بەیانیتان باش بینەران و بیسەرانی بەیانی 24 بەیانی باش. بەیانی باش سۆپات. سپاس دەکەم. بەیانتان باش خۆشحاڵین لە بەیانێکی دیکە لەگەڵتانی بەو هیواین ئەم تەوەر و ئەم باسانەی ئەمڕۆ لە بەرنامەکەماندا هەیە تەوەر و باسی جیاواز و بە سوود بێ بۆ ئێوە لەگەڵمان بمێنەوە بەڵکو سوود لە راپۆرتەکانمان ببینن و میوانمان دەبێت لە ستۆدیۆ لەگەڵ میوان قسە دەکەین. بەڵێ بێگومان بۆ هیوایی کە بەیانەیەکی پڕ لە وزە پڕ لە خۆشی و شادی پڕ لە تەندروستی کە لە هەموو شتە گرنگترە هەمان بێت ئەو بەشەی لە ژیانی ئەمە کە کاریگەری شەخاتە سەر تەندروستی یاخود ئەو ئەرکەی کە لە سەرمانە کە ئەنجامی ئەین بەشێکی زۆریشی پێیوەستە بە خواردنەوە. بێگومان خواردن زۆر کاریگەرە لەسەر تەندروستی لەسەر جەستا هەندێک زار لەسەر خەو لەسەر هەموو ئەمانە کاریگەری خۆی جێدێڵێ ینی بۆ نمونە تۆ لە کاتێکی خراپ یان درەنگ دەخەوی کاریگەری لەسەر ینی خەوت دەبێت لەسەر تەندروست دەبێت هەموو ئەوانە هەیە بەڵام خواردنی خۆشیش ینی بەڕاستی پیا خۆی لەبەر ناگرێت چێژێکی تایبەتی هەیە و داتر بەشێکی چێژبەخشە لە ژیانمانە خواردن جا بە تایبەتی بۆ کۆسانی کە تەندروست بن وانێشی کە تەندروستێکیان وانێژی کە تەندروستیان ناجێگیرە هیواخوازین کە تەندروستێکی باشیان هەبێت بێگومان خواردن وە گوتمان پەیوەندێکی ڕاستەخۆی بە تەندروستیەوە هەیە چی بخۆین باشە چی بخۆین تەندروستە بەڵام هەندێک خواردنیشێ چەورە و ئەوانە بەسی تر لە زەتەکەی وات لێکان بیخۆین دەژڵێن ئەو خواردنانێک کە چەورن وەکو چێژ باشترە بەڵام وەکو سوود بێگومان ئەم خواردنانێک کە دوورن لە چەوری باشترە باس لە گەنجێک دەکەین لە زاخۆ بزانین ئەم گەنجە چی کردووە کە گەنجێکی زاخۆیە کە بابێکی قەبارە جیاواز دروست دەکات ئەم گەنجە پێشتر لە چێشتخانەدا کاری کردووە وەستایەکی باشی کەباب لێدان بووە باشە ئەجا ئەو لە هەنگاوێکی جیاواز هەستا بە شێوازێکی تر ئەم کەبابە دروست دەکات ئەویش بە دروستکردنی شیشێکی کەبابی قەبارە جیاوازمە بەس لە قەبارەکەی هەم گەورەترە هەم کەبابەکە شیشەکەی دیارە زۆر درێژترێکە و درێژەکەی کاتە 12 متر و وەستاکە بە جوانیش ئەی برژێنەوە نیە هەر بەس قەبارەکەی بێت گرنگی بەس بە قەبارەکەێتە هەر وەکو کەبابێکی دیکە بە لەزت و بەتامە و ئامادەیەکات ئەم وەستایە دەڵێت بەو کەبابە دوور و درێژە دەمەوێت جیاوازی و دەستڕەنجینی خۆم نیشان بدەم ئەمە سۆڤان لە پیتزاش بینیومە ڕەنگە تۆش بینی بێت لە کەبابیش هەربینیومە ینی ئەمانە هەتا لە کتێبی گینسیش ناویان تۆمار کراوە ینی ئەگەر ئەم گەنجە هەوڵ بدا ڕەنگە بتوانێت با خواردنێکی دیکەیان بە شێوازێکی دیکە ئەم بیرۆکەی لەلا گەڵاڵە بێ ینی بۆ نادەتوانێت شتێکی جیاواز دروست بکات بزانین چی دروست کردووە برینوکە مەشغولە کەبابێت کرد ئەم هۆستایەت کەبابێڤین ئەمە بەردەستێ شێفۆڤین حاڵە حاضر ئەمنوکە دوێ کۆری کەبابێدا هەر بەردەوامین هەر خۆڕەنگە هەکێ مەسەلەن ئەم ڕاجعێ بکەین تنێ بەرسڤەوان ئەوە گرنگیە دەنە بیانیە گرنگیە نادەنە خەڵکێمە پشتی هینگێ ئەس پێ نەخۆش بیم مگوت برای خواجی مگو حواله خواجی مدوید از بخوا شتێکی وسا گرنگ بکەم مەسەلەن مدوید از کەبابێک 12 میتر چێ بکەم دا خەڵکێک جی بزانتن خەڵکی مەجی زیرەکە خەڵکی مەجی تشێت هەرچیە خەڵکی مەجی gelek şiyanê teyn bû her karekê da şol bikin îşallah ez çêm pitir jî çê bikim bes eveş layê darayî ve dîv pêçîbîna xwe be mina çêkirî wekû harîkarî birayet min hevalêt min ez spasiya wan dikim ewan jî gelek harîkariya min kir
اگر یک پشتوانی من بکت از ده حتی 5 متراژی ادبیج از حتی 5 متر چکم هندی ما بسیار کرد از کردستان دا هیچ کسی که 12 متر چه نکره مگوت از دی چکم یعنی ما بسیار کرد هیچ کسی که چه نکره بی اول دلم دابی مجید بیاز کاری که واسه انجام بدم هەکار من کە سەرەتا بلۆکەکانم بینی وامزانی راپۆرتەکەمان خوانە خواسە بە هەڵایە بە خانووە و بلۆک و چت کەچینە دواتر بۆ برژانەکەی بوو بەس زۆر گرنگیش بوو خۆزگە پێی وتە چەند کیلۆ گۆشتی تا زۆر ڕاستە یعنی منیش بەلام سەرنجڕاکێش دەبوو ئەگەر بمزانی بە مثلەن 12 مەتر کەباب کە دروست دەکەی چەند کیلۆ گۆشتی پێویستە چونکە جاروبار من خۆمۆک وەستای کەباب ئەوە نیشان دەدەم شتێک لێ دەزانم ئەوە کۆنتترۆل ئەوە لە ئێستاوە دەڵێن چیلۆی کەباب 12 شیشە بەڵام با من بڵێم کەبابی باش 10 شیشە ئەوە تەواو وەستاکەمانە ئەتوانین کۆنتترۆل داوای لێ بکەین داوەتێکمان بکە خۆی بۆ بەسەر چاو خۆش بێ هەر باس لە بابەتێکی هونەری بکەین با باس لە بابەتێکی هونەری بکەین ئەچینە سەر قەڵای کەرکک باوەتە هونێرەکە لەسەر ببورن قەڵای کەرکک چونکە من خۆم کەرکووکیم زۆر جارۆ قسەیە ئەگەریت هەر لای کەرکووکە ئەچینە سەر قەڵای هەولێر لەوێ نمایشێک هەیە نمایشەکە لە نێوان خاک و ئاوایە ناوەکەی کە پرۆژێکی هاوبەشی حەو هونەرمەندە و لە چارچەوەی کۆمەڵێ هونەر پێکاتەوە میوانەکەشمان لێرە حازرە بە خێرهاتنێکین جا دواتر کۆمەڵێ باسەکەین لەسەرەوە بەخێر بێت بەخێر بێ سەرچاوان خۆشحاڵ لەگەڵمان بمێنەوە بۆی ئەم راپۆرتە ببینین بزانین ئەم پێشانگایە چۆن بووە چی تێدا بووە پاشان گفتوگۆی زیاتر دەکەین لێرە هونەرمەندان بە شێوەی جیاواز پرسی گرنگی ئاو و گۆڕانی کەشوهەوا دووبارە دەخەنە ژێر پرسیار وەک لە کارەکەی ئاڤان سدیق بە بەکارهێنانی زەرفی ڕوون کە ئاوی تێدا هەڵگیراوە باستەدانانی سنوور و جیاکردنەوەی ئاو دەکات کە ئەم بەلەمە بەهۆی نەمانی ئاوەوە کاری خۆی وەکو بەلەمێک لەدەستداوە پارچەی یەکەمیان پارچە بەلەمێکی لە کارکەوتووی ئەهوارەکانی باشووری عێراقە و ئاوەکەش کە من لە کیسەم ناوە ئاوی ئێرەی کوردستانە هی قەڵایە ئاوی ئێرەی خۆمانە ئەمانەیە چکە ئەگە تۆ بەنەوەی لە نەوەکان بیرکەیتەوە بەلەم هەر لە ناو ئاوە ئەڕای پەیوەندی بەلەم وەکو ماتریال بە ئاوەیە بەس ئەم ئاوە بۆ نمونە ئێران یان تورکیا وەکو چەک بەکاری هێنەیە کە جار بە جارە هەڕەشەی ئەوە هەیە کە ئاوەکەت لێگرێتەوە دروستکردنی پەیوەندی ڕاستەوخۆ و کاریگەر لەگەڵ چاوەکانی مرۆڤایەتیدا کە هونەرمەند خۆی حکم لەسەر شتەکانی نادات بەڵکو وێنەکان بەکراوەی بۆ بینەر بەجێ دەهێڵێت بۆ ئەوەی خۆیان شیکردنەوەی بۆ بکەن وشکبوونی زەوی بەهۆی نەمانی ئاوەوە لە کارەکانی گەیلان عەبدوڵڵادا بەلەمە ئاسنیەکان دەخاتە سەریەک کە بۆ هەمیشە جێدەهێڵدرێن بەهۆی وشکبوونی ئەم ڕووبارانە بەشێکی زۆر لە زەویەکان و شوێنی نیشتە جێبوونەکان چۆڵ کراون لێرەوە بە دواوە مەسەلەی ئاو دەبێت یەک لە پرسە گەورەکانی هەموو وڵاتانی دەریای ناوەڕاست با بڵێم ئیتر ئێمە هونەرمەندان لێرە هەوڵماندا لە ڕێگەی کارە هونەریەکانمانەوە خەڵک و شارکەینەوە لەسەر ئەوەی کە ئاگاداریان بکەینەوە نەمانی ئاو چ کێشەیەکی دیکە بۆ مرۆڤایەتی دروست دەکەن ئەمە پرۆژەیەکی هونەری هاوبەشی هونەرمەندانە کە کاریگەری نەمانی ئاو لەسەر پچڕانی لینچی مانەوەی شێوازی ژیاندا نیشان دەدات. گۆڕانکاری لە کەش و هەوا ڕوودەدات گەر هەر ئاینێک بیت یاخود هەر کللتورێکت هەبێت و دەبێت زمانێک هەبێت تاوەکو ئەم ئاماژەیە پێدەر ببڕێت. زمانی هونەریش باشترین ڕێگایە بۆ دەربڕینی گۆڕانکاری لە کەش و هەوادا. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. بابەتێکی زۆر جوان زۆر سەرنجڕاکێش بابەتێکە هەم هونەریە هەم بابەتێکی هۆشیاریە بەڕاستی لەسەر ئەم باسە دەوەستین نمایشی لە نێوان خاک و ئاودا لە قەڵای هەولێر کە
ساز کرا میوانیمان کاگەیلان عەبدوڵڵا دەبێت کاگەیلان عەبدوڵڵای هونەرمەند بە خۆشحاڵی و بەم بەیانە لەگەڵ ئێمەدایە. کاگەیلان ئەم پرۆژەیە چی تێدایە گەر بۆمان باس بکەیت؟ ئەم پرۆژەیە ئێمە پرسێکی زۆر هەستیار دەخینە ڕوو لە ڕێگەیەوە کە مەسەرەن خەڵک ئاگادار بکەینەوە گرفتێکی گەورەی نەمانی ئاو هەیە کە کێشەیە بۆ مرۆڤایەتی. دەمێ بە کورتی باسی ئەوە بکەم سەرەتا ئەم پرۆژەیە چۆن سەری هەڵدەگیر بیرمان لەوە کردو چۆن نمایشێکی لەو شێوە بکەین. ئەم پرۆژەیە لە سەرچاوەی دروستبوونی پرۆژەیەکی دیکەوە دروست بوو. ئەویش پرۆژەی هێزی ئاو بوو هونەرمەند ئاکام شێغادی کە لە بەغدا نمایشی کردی تر وردە و پرۆژەی فراوان کرد جارێکی کرد بردی لە بەسڕاوە نمایشی کرد لەوێەوە پرسی ئاو و نەمانی ئاو نیشان دەدا. ئیتر هاتە هەولێر و مناقەشەمان کرد بێکەوە. ینی بەتەما بڵیت ئەم پرۆژەیە زنجیرەیە زنجیرە پرۆژەیە هاتە هەولێریش تاو زنجیرەی بوو ئیتر وردە ئاکەم شەغادی وەکو ڕێخەر پرۆژەکەی گەورە کرد و هونەرمەندی زیاتر هێنە ناوەوە. ئێستا لە هەولێر کە مەسەڵەن پرۆژەمان کردی 7 هونەرمەندین سیانمان لە کوردستانین ئاوا سدیق و ئاکام شێغادی من لە کوردستان ئەکرەم ئیسام و ئەسعەد نیازی لە ناوەڕاست و باشووری عێراقن وەلید ستی لە لەندەنە و سو لە سکۆتڵەندە بەشدارمان کردووە. هەموو کۆنسێپتەکەمان مەسەن کارە هونەریەکان بە میدیۆمی جیاواز بەڵام لە ژێر کۆنسێپتی ئاو پرسی نەمانی ئاو نمایشەکەمان کردووە. جا نازانین لە داهاتووی ترەوە پرۆژەیەمان دەچێتە چێ لە بەرنامەدا هەیە بەڵام کات و شوێنەکەمان تا ئێستا دیاری نەکردووە. تەنیا لەسەر ئەو دەوەستنیان بابەتی دیکە لێ دەبێتەوە لەم ڕۆژانەی کە بەردەوامە لە شوێنی دیکە ئێمە مەسمان لێرە لە گۆڕانی کەش و هەوایە بە تایبەتی لەژێر مەسەن کۆنسێپتی ئاو کارمان کردووە. تا ئێستا بە تەواتی لێرە بیرمان کردەوە ڕەنگە لە پرۆژەکانی داهاتووی تر کێشەی دیکەش کاری لەم شێوەیە دەیکەن. ئەمە بە هەمی ئەو کارە هونەری هاوچەرخ بەنسبەت کوردستان شتێکی نوێ بەڕاستی ئمە هەمیشە نمایشمان بینیوە بە شێوە ترادیشنەڵەکەی لەسەر تابلۆ نمایش دەکرێت لە گەلەکان بەڵام ئێستا لێرەمە لە ڕێگەی میدیۆمی جیاوازەوە کەرسی جیاواز بەکاردێنی بۆی بیرۆکەکانمان بگەینین باز لە کێشەکان بکەین لێرە لە ڕێگەی بورە. ئەڵێن ئەگەر هونەر نەبێت جوانەکان ئەمرێت ئەگەر هونەر نەبێت جوانەکان ئەمرێت ئاو هەرە بەشە جوانەکەی گۆی زەویە ئەگەر ئاو نەبێت هیچ یەک لەم جوانیانەی کە هەر لە خودی خۆمانەوە تا دار و درختەکان نابێت. بۆیە فوکستان لەسەر ئاوە چونکە ئێستا لە هەموو جیهانە قەیرانی ئاو هەیە یان وەکو دیکە نەخێر ئێستا بەس گرنگیە دەن بۆ شارانەی کە قەیرانی ئاوی تیا بۆ نمونە ئێستا ئەو باستان کرد کە لە خوارو ناوەڕاستی عێراق ئەمە ئەهوارەکانە بۆ نمونە هەر لە هەرە گرنگترینەکان هۆری چبایشەکە لە جیهانە تایبەتە بەڵام نەماوە. ئێمە وەکو هونەرمەند ڕاستە مەسەلەن ئێمە وەکو کورد هەمیشە مەسەلەن کێشەکانی خۆمان بە یەکەمین کێشەدا دەنێن وەکو کورد وڵایمە لە پێناو مرۆڤایەتیدا کار دەکەین ینی بەگشتین بە جیهانی ئیش دەکەین لە هەر شوێنێکی دنیا ئەگەر کەسێک مەسەلەن کاریگەریی مەسەلەن تووشی هەر حاڵەتێکی سروشتی بێ بەڵام ئەو پرۆژەیەمە تایبەتە بەوەی کە مەسەلەن پرسی ئاو بە سیاسی کراوە لە وڵاتان ڕۆژانە بەسەر ئێمەدا دەگیرێتەوە ئیتر دژی خەڵکە کە سێری خواروی عێراق دەکەی ئەو لایەنە جوانیە نابینی ڕاستە مەسەلەن بە تایبەتی هونەری هاوچەرخ بەشی جوانی نیشان نادە ئێمە بابەت دێنینە گۆڕی پەنجە دەخینە سەر کێشەکان بە تایبەتی لە کارەکەی ئەکرمدا باز لەوە دەکا مەسەن کە ئەگەر ئاو نەمێنێ خەڵک لەو شارانە جیا دەبێتەوە دێتە ئیتر ڕاست باسیەوەی باسکە کە جوانی نامێنیتی لەسەر نۆی ئیش دەکە کە شارەکان قەرەباڵغ دەبن چونکە هەندێک شار چۆڵ دەبێتتر مەسەن کارەساتی مرۆیی تێدا ڕوودەدات ببوورە دیدی هونەر زۆریان بینینی ئێوە لەگەڵێکێکی ئاسایی وەکو من زۆر جیاوازترە ئەو دیدەی کە ئێوە هەتانە بۆ ئەم هونەرە بۆ بەگەڕخستنەوەی چۆنەڵ ئەو چالاکیانێکە گرنگی ئەیا بەژینگە چییە لەکوێ جیاوازەکەی ئەو دیدە جیاوازەکەیەوە ئێمە مەسەرن ئەوە لە ڕێگەی پرۆژێکەوە کێشەکان پیشان دەدەین ڕاستە لەوانەیە هەموو خەڵکێک هەز بۆ بکە مەسەرن کێشەی ئاو چییە کە ئاو نەمێنێ ژیانی ئێمە چی بەسەردێ بەڵام ڕەنگە ئەوان نەتوانین نیشانی دەن ئێمە نیشانی دەن ئەوەی فەرقەکەی ئێمە باشە ئێوە وەکو هونەرمەند بەردەوام بە هەستی جوان ینی هەستی جیاواز بەوە دەناسرێنەوە ینی هەستەکانی خۆیان تێکەڵ دەکەن بە کارەکانیان ئەنی هونەرمەندی گۆرانی بێژ ینی هەموو ئەحساس و هەستی خۆی دەداتە ئەو چەند خولەکە کە گۆرانی پێشکەش دەکا وێنەکەش بە هەمان شێوە ینی لەم کارەی ئێوە هەستی ئێوە ڕەنگی داوەتەوە ئەگەی مە هەست پێنەکەین تۆ ناتوانانی کارێکی هونەری بەرهەم بێنی
ئێمە بیری لێ دەکەینەوە تێدا وردەبینەوە دەیبینین زیاتر قسە دەکەین لەسەری مەبەستم ینی نەک تەنیا ئێمە لە بعدە سیاسەکە بیبینین یان لە بعدە ئینسانیەکە بیبینین ینی بابەتێکی تێدابێ بابەتێکی تەواو هوەری بێ داهێنانی ئێوە بێ بتانەوەی لە ڕێگەوە هەندێک شت بێکەوە ببەستنەوە وەکو لایەنە هۆشیاریەکە ئەدەی مەسەلەکە ئێمەژەوەیە خۆ مەسەر کاری هوەری چێ وشارکردنەوەی خەڵکە ئاگادارکردنەوەی ئێمە مەرجە نییە بەزە لەلایەنە سیاسەکەی بڵێن ئامەلجیات هەندێک کات لە ڕێگەی ئەوە بە خەڵک دەڵێن کەم مەسرفی لە ئاودا بکەن ئاو بە فیڕۆ نەدەن بۆی لە ئێتە توێژینەوە کراوە لە فەڕەنسا تا 50 ساڵی داهاتوو زۆربەی شارەکانی مەسەلەن خواروی عێراق بە بیابان دەبن ئیترەوە دەبێتە کێشە بۆ ئێمەژ ینی ئەو خەڵکە کۆز دەکات دێبێ و ئێرە کە خەڵکیش کۆچکێرە شار قەڵەباڕ دەبێت نۆی زۆر دەبێت کێشە زیاد دەبێت بۆ ئێمە باشە ئەڵەن بەدەستی چەپڵە لێ نادرێت پێتان وایە هونەرمەندان چەندێک خەڵک هاوکارە لەگەڵیانە لە پرۆژێکی لەم شێوەیە چەندێک لایەنەکان لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ هونەرمەندەکان هاوکارن بۆ ئەوەی کە ئێوە بە دیدێکی هوەری ئەم بابەتە خەڵک تێگەی کێشەکە مەسەرەن بە خەڵکە ئەوە ئێمە لە کولتورمان وایە لە قوتابخانەوە لە پەروەردەمانەوەی خەڵک هۆشیار نییە مەسەرەن حەز بە هوەر بکە ینی لە ئەوروپا گەردەی بینی قوتابخانەکان بە پۆل پۆل دەچن بۆ مۆزەخانەکان بۆی ئاگداری فەرهەنگ و کاری هوەری بن لێرە ئەو شتە نیە بەڕاستی ینی مناڵەکانمان دەبێت ڕابێنیمە لە بۆی جیلێکی نوێ دروستکەین کە هوەری خۆش بێ مەسلەی سپۆنسەرکردنەوەشتانێمە و پرۆژەمان بەڕاستی قونسڵی بەریتانی هاوکاریکردنی ئەستۆی هەموو خەرجی پرۆژەکەی لە ئەستۆگرت لایەنەکانی دیکە بەڕاستی خۆتان دەزان کێشەی بوو جەمانەیە ینی کەمەک ئەوە کەم بۆ تۆ تا بتوانن هاوکاری باش کاگەیلەن پێم وایە جەنابەت لە پاریس خوێندوتە وایە وەرگرتنی ئەزمموی وڵاتێکی ئەوروپی وڵاتێکی گەورەی وەکو فەڕەنسا چ کاریگەری لەسەر کارەکانت هەیە کە لە کوردستان ئەنجامی دەدەی حتممە کاریگەری زۆر زۆری هەیە کاریگەریەکانیش ئەرێنین بەڵام باەمە شتێکی بیر نەکەینەوە وڵاتی خۆمان زۆر زۆر کەشواواکەی لەبارتر بۆی بتوانانی کاری هوەری باش بکەیت لەبەرەوەی مەسلەی هوەری هاوچەرخ خستنە ڕوو کێشەکانێ مە لێرە ئەوەندە کێشەمانەیە تا بتوانانی لە ڕێی کار هوەریەکانەوە نیشانێت بە تایبەتی من ئەو ساڵانێکە لە فەڕەنسا بووم داعش پەلاماری کوردستانیدا من لە ڕێگەی کاری هوەریەوە مەسەرەن ئەو کێشانەی خۆمانمان نیشانی خەڵک دەدا لە ڕێگەی پیشنگاکانەوە دەتوانم بڵێ مثل هوەرمەندێکی سیاسی من ئەوەندە ئیش لەسەر مەسلەی کورد و کوردبوون دەکەم ینی فکرم بەلایانی دیکەوە ناچێت ئەمە تاکە پرۆژە بوو کە مەسەرەن بەلایانی ئیشم لەسەر مەسلەی ئاو کرد ئەوەش کە بۆ خۆشمان هەردەگەڕێتەوە ینی مەسەرەوەتە دەبینی مەسەر ئێرانە ئاوی بەسەرێمەداگرێتەوەش لە حاڵەتێکی سیاسی باشە کاک گەیلانەستاوتت ئەوەی کە ئاسانیە کات لێرە کارکن کێشەکان زۆرە ئەمە پارادۆکسە نا پارادۆکس نییە کێشە مەسەلە ئێمە کێشەمان یەک لە کێشە گەورەکانمێت ئێستم سەر بخۆنین قسە لەسەرەوە دەکەم مەبەستم ئەوەیە کارەبامانی ئەوە خۆمان ناسبەستن لە پارادۆکسەکەی لەوەیە ڕەنگە هوەرمەندێک لە فەڕەنسا نتوانێت ئەم بیرۆکەی کە ئێوە هەتانە ئەو کێشەی ئەو کێشەی نیە ئەخر ئەوە پارادۆکس نیە مەسەڵەن ئێستا لە فەڕەنسا کاکە نزیکی 70 ساڵە شەڕ تێداڕوونەدا تەقەی تێدا نەکرێت باشە هوەرمەندەکانیان ئێستا بیر لە چ دەکەنەوە مەسەلەن بەس بیر لەوە دەکەنەوە ژینگە یان مەسەلەی سێکسوێڵیتی ئەو شتە سادە و ساکارانە ئێمە کێشەی زۆر گەورەترمانەیە مەتا ئێستا مەسەلەن زەمینە خۆشترە بۆ توانانی ئیش لەسەر بکەم تا دەمرم ئیش لەسەر ئەمفال بکەینمە پرۆژەی هوەریمان هەر دەبێت دەتوانین ئەو جینۆسایدە بە ڕێگەی هوەرەوە نیشان بدەین ئەوە گرنگە کاگەیلان ئەم شێوازە کارکردنە ینی بۆ کوردستان تا ڕادەیەک نوێیە خەڵک چۆن پێشوازی لێ کرد لەم پێشانگایە ئەوەی بیرمان لێ نەدەکردەوە ئەو ڕۆژە بوو ڕۆژی ئیفتتاحەکە بوو بەڕاستی خەڵکێکی زۆر 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 هات خۆشبەختانە ینی ئێستا خەڵک وعیەوە هەیە لە کۆلێژ و لە پەیمانگا ئەوەش مامۆستاکان هاندانی تەڵەبەدەن بۆی بچنەوە جۆرە نمایشانە ببینن ئەمە نەک لە هەر لە کوردستان لە دنیا نوێە هوەرێکە لە دوای جەنجی جیهانی دۆم لەدایک دەبێت لە پێناو مرۆڤایەتە بەڵێ لە کوردستان لە دوای نەوەتەکانەوە ئیتر ئەوەیە باشە تاراوە لەو دەکرێت تۆزێک باسی ئەم شێوازە هوەرەمان بکەی خۆی ڕوونتر بێ بەڵێ بۆی ڕوونتر بێ مەسەن ئێمە من وەکو کارەکەم ئەنیستڵیشنە مەسەن دامەزران دەێمە ئۆبجێکتێک دروست دەکەین کارێکی ئاوان و ئاکام بەلەمێک دێ دووبارەکە لە وەزیفە کەوتووە لە بەهۆی نەمانی ئاو دەیدنێ وەکو ئۆبجێکتێکی هوەری دایدنێ ئاوانیش بە چیسە ئاوەکان
ئەوەمان نیشان دەکە ئاو سنووری بۆ دانراوە لە چواردەورەی کارەکەی ئاکامدا دای دەڕێژێتەوە. ئیشەکەی وەلی تستیمان هەمان شتە ئەنستلیشنە باز لەوە دەکە دوای نەمانی ئاو مەسەرەن جوانی نافورە چی بەسەردێ. ئیشەکەی ئەسعەد نیازی فۆتۆگرافیە و ئیشەکەی ساوند ئارتە تۆ دەچێتە ژوورە تەنها گوێ لە دەنگ دەبێ. ئیشەکەی ئەکرەمیش ڤیددیو ئارتە نمایش لەسەر هەموو هەستەکان ئیشتان کردێسە بۆ نمونە من کە ئەو بە لە من بینی ئەو کیسە ئاوانەی بە دەوروبەرەوە بوو ڕەنگە هەندێک شتەڵی هەتا لەم سینەکەی هەستی پێناکەی من ئەو وێنێم کە بینی لەمسم کرد هەستم کرد دەستم بەری ئەکەوێ بەر هوەرەکە ئەکەوێت چۆنەڵێ بە هەموو هەستەکانم هەستم پێکرد چەند گرنگە کە هوەرمەند کارێک بکات ئاڵۆز نەبێت بینەر لی تێبگا هەندێک جارێت تابلوێگە بینی بە سەعاتێ بە دیارەوەسی نازانی چیە یاێ هوەرمەندەکە بێ شەرحی ئێمە خۆیمە هەموو لەسەر کارەکان ستیتمنتمان داناوە بۆی کۆنسپتەکانمان نووسیوە بۆی بینەر سەرەتا کۆنسپتەکە بخوێنێتەوە اینجا بچی لە کارەکە بکە ئێمە هوەرمەندانمە حەز بۆ ناکەین ڕاستە خۆ کارێ بکەین یەکسەر بینەر تێبگا ئەگەنا جیاوازی ینی جیاوازی ئێمە لەوەدایە یعنی سەخراپسەراوە لێ تێگەیشتم باش نەبوو نا زۆر باشە مثلەن ئەمە هەندێک جار کارەکە لێ جێ دێڵین بۆی بینەر خۆی لێکدانەوەی ینی مەبەستان ئەوەیە خەڵک بجوڵێنن ئەی دەبێ مەسەن خەڵک بیری لێ بکاتەوە بۆ نمونێمە با بڵێ مەسەن ئەو گلاسەوەکە ئۆبجکتێک دێندایدنی ڕاستخۆ بڵێن ئەو گلاسە بەس بۆ ئاو خواردنەوەیە ئەوە هیچ زۆر دایرێکتە ینی تو ناتوانانی وەکو بڵێن ئەو چێژ و تامەی نییە کە مەسەرەن بینەر هەڵخەڵەتێنی هەندێکدا ئێستا بۆ نمونە من بەلەمە بە ئەوی مناڵان دروست کردێتەوە حاڵەتێکی فانتازیم داوەتێ بەڵام کە بینەر هات بینی پەیوەندی بەلەم هەر بە ئاوە دەیبەستێتەوە کە کۆنسپتێکەشی خوێندەوە ئیتر باشتر تێدەگا بەجددی هەستم پێکردیانی هەستمە کرد دەست لە هوەرەکە خۆی هوەرەکەی پێدرێن ئارد ئەنتەراکتیڤ ینی مەسەرەن تا بینەر بەشدار نەبێ ئەم هوەرە تەواو نابێ بە بەشداری بوونی بینەرەکەیە هوەرمەندەکە کارە هوەرەکە 100% دەیپێچێ بۆ نمونە تا تۆ دەستی لێ نەدەی تا نەچێتی ناوی کارەکەی ئیژ ناکە باشە لەسەر بەردەوامیدان قسەمان کرد تاکەی بەردەوامە بێت بۆی کە کەسێک بێت ئاوا هەستی پێ بکات لە نزیکەوە تا 15 مانگ بەردەوامە ڕۆژانە سەعاتدە دەکرێتەوە تا 6 ئێوارە ئێمە لەوێ ئەتوانی باسی ڕێژەی بێژ بینەرم بۆ بکەیت چەند خەڵک خۆی سوودەکەی ئەوەیە ئێمە یەکەم جار لەسەر قەڵا کردمان سەر قەڵا بەردەوام بینەری هەیە و خەڵک سەردانی دەکات جا لە ناو سنتەری ڕۆشنبیری سەر قەڵاشین ئەو خانۆ خۆی هەر جوانە خەڵک بەردەوام هەردێ ئیشەکان دەبینێت جا ئەوەیە هەیە هەر لی تێناگە هەیە دێ پرسیار دەکەی وەکو ئۆبجکتی دەیبینێ بەردەوام بینەر کاگەیلەن بابەتی ئاوتان دەستنیشان کردو بابەتێکی گشتیە ینی بابەتێکی مرۆڤانەیە ڕەنگە بۆ کوردستان و بۆ ئەوروپا بۆ بەشێکی ئەمریکا بۆ زۆربەی جیهان ئەم بابەتە گونجاو بێ بەڵام لە بەرنامەتان نییە بابەتێک بێ لەسەر بابەتێکی شکن بابەتێکی تەواو کوردیانە ینی نەک بابەتێکی گژیر وەکو ینی بۆ نمونە تازە باسی ئەمفالت کرد گوتت بەدەیان پرۆژە لەسەر ئەمفال بکەین ڕەنگە هەر هێستا پرۆژان دەکرێت مەسەن ئێستەمە ئەمفال دەمانێت بە عالەمی بکەین مەسەن ئێمە خۆمان بەڵام ئەو هوەرمەندانەی کە دەڵێن ئێمە مەسەن بەس لە کوردستانیش دەکەین ئێمە نامانوێت کوردستان بچووکەینەوە مە دەمانێت کوردستان بە وەکو هەموو هاوشێ وڵاتانی بەستی پرسیارەکەی منیش ئەوەیە نەک بچووکەوە گەورەی پرۆژەکان چیە ئێمە وەک کورد لەسەر ئاو ئیشمان کردو ئەو هوەرمەندانی کە کوردن ئێوە خۆی لە خۆدا کورد ینی کوردان توانە بابەتەکە هەر خۆی لە ناو کووردا دروست بووە یعنی هوەرمەندە بە کوردی بیرمان لێ کردێتەوە بە کوردیش ئیشمان تێدا کردو ئەوە نیە مەسەن شتێکی کارێکی ئەوروپی بێ ئێمە لێرە بین بە بی کوردێنین نا خۆی لە ناو خۆمان دروست بووە ئێمە ژۆک هوەرمەندانی جیهان بۆمانەیە هەر کارێکی هوەری هەبێ بیکەین خۆمان بە عالەمی دەبینین بەڕاستی باواژ بین ئەوە بیر بکەین پرۆژەی هوەری هەیە مەسەن بۆ نمونە پرۆژه هەیە لەسەر ئەمفال دەکرێت لەسەر لەبجە دەکرێت لەسەر کۆڕە و بەردەوام دەکرێت ئێستا لەسەر مەسەلەی داعش لەسەر ئەو کچوژنانەمان کە تا ئێستاژە لە ناو داعشن و ماونەتەوە ئازاد دەکرێت ئەو پرۆژانە بەردەوامەیە بەڵام ئێمە پێویستمان پشتگیریە ئەو جۆرە پرۆژانە بەڕاستی کولفەی زۆری دەوێت تا جێبەجێکارێکی هوەری دەکەیت ئەوە نیە وەکو عادەت تراشنەکەمە بچین چارچوەیەک بکڕین و ڕنگ بخەینە سەر کاواز ئەو ئۆبجێکتی دەوێت بیرکردنەوەی دەوێت سەفەری دەوێت دەبێت دانیشتن لەگە خەڵکەکە بکەی مناقەشە بکەی بجێکی زۆر باشی کاری ئێوە هەم وەکو هوەرمەند نیشاندانی ئەو بابەتێککە ئێوە دەست نیشانی دەکەن و دەتانوێت بگات بە زۆرترین خەڵک بەڕاستی ڕەنگە ینی ئێستا بۆ نمونە من نەمتوانی وە تاوەکو ئێستا سەردانی ئەو پێشانگایە بکەم ڕەنگە دەیان و سەدانی وەکی من
چۆن دەتوانن یعنی چ ڕێگەیەکتان هەڵبژاردووە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانترین شێوە هەم مارکتینگ بۆ کارەکە بکەن و هەمیش بگاتە خەڵک ببین یان ئێستا من کە لە راپۆرتەکە بینیم زۆر پێم پێشانگایکی معقول و سەرنجڕاکێش چۆن مەسەن لێرە مارکتینگ لە بۆ هونەر بەتابەتی هونەری شێوەکاری زعیف بەڕاستی ینی خەڵک ئەو حەزەینە ئەوانەی کە دێن مەسەن خەڵکێکی تایبەتن بە تایبەتی ئەوانەیە کە حەز بە هونەری هاوچەرخ دەکەن یعنی نخبەوین دەتوانم بڵێمەوە ئەوە ئیشی ئەوەیە لە پەروەردەوە دەست پێ بکرێت بەڕاستی مەدەبی مناڵەکانمان لەسەرەوە پەروەردەی بکەین هونەری شێوەکاریان خۆش بوێ مامۆستاکان دەبی بیانبن بۆ نمایشەکان ئێمە بڕوا بکەم مامۆستا لە کۆلیژ هونەرە جوانەکان و پەیمانگەی هونەرە جوانەکان ئەمڕۆ نزیکەی هەفتەمی ڕۆژی نمایشەکەی نەهاتووە وە کەناڵەکانیش بە پێی پێویست نەهاتن مەسەرن ئەم جۆرە هونەرە نیشانی خەڵک بدەنەوە سوپاستان دەکەم ڕپۆرتاژی زۆر باشتان کرد و بە دڵم بۆم سەرتا زۆر دەترسا وەڵامان نەداوە خۆی وەڵامی هیچ زۆر خۆتان لێم ڕ کردەوە گوت باس تەسلیم بووم کێشەیەکمانەیە مشکلەمان لە پەیام نێرەکانە پرسیار بەدڵی ئێمە لێمان ناکەن مە حەز دەکەن پرسیارمان لێکەن ئیحراجمان بکەن ئیحراجەکە چییە مثلا پرسیارەکان زۆر هونەری بن یان پێمان خۆشە ئاوا مەسەن بۆی خەڵک زیاتر ئەم تەسەوڕم کرد ئێستا زۆر خەڵک باشتر لە بەرنامەکە لە پرۆژەکەی ئێمەش تێ دەگەل لە ڕێگەی و بەرنامەگەر بیبینن بەتەواتی ینی ڕوونکردنەوەی باشیدا و سوپاسان ئێمە سپاسی تۆکەین کاک گەیلان کە لەگەڵمان بووی تەبان من لێرە ئەم وتەی کۆتایی بخەمە کەوانە و قەوسێکەوە کە کاک گەیلان ئاماژەی بۆ کرد تا ئێستا پەیمانگەی هونەرە جوانەکان نەهاتوون پەروەردا بە دەورێکی باشی هەبووە بەشێکیان دەورێکی باشیان هەبووە چکە بەڕێزان باسی لەوە کردوتی ئەمە ئەبێ بە کولتور بکرێت گرنگیدان بە ئاوانە لە مناڵە بچووکەکانمانەوە دەست پێ بکەین بۆ هیواییکە ئەگەر نمایشگایەکی لەو شێوە ئەبێت یاخود پێشنگایەکی لەو بابەتە بێت نمایشی لەم جۆرە ئەکرێت کە پەیوەستە بە سروشت و بە ئاو بە ژیانمانەوە بۆ هیوایی کە لایەنە پەیوەندیدارەکان زۆر ئاگادار بن و بەشداری بە ڕۆڵەکانمان بکەن چکە ئەم دواتر ئەم نیشتیمانە هەر بۆ ئەو ڕۆڵانە بەجێمێنێت بۆی با بە جواترین شێوە بەیان بەجێمێنێت سپاس مامۆستا گەیلان عەبدوڵڵا زۆر بەخێر بێت خۆشحاڵ بووین کەرستا و کەلوپەلە شوێنەواریەکان هەندێک جار دەبێتە ناسنامەی وڵاتێک بۆ دۆزینەوەی مێژووی ئەم وڵاتە کە بە سەدان و بە هەزاران ساڵ هەندێک جار دەبیندرێنەوە ینی وەکو ئەوەی کە تازە بابەتەکەشمان کەمێک پەیوەستە بەمە کەم پێشانگای کەمێک لەمە بەرکا گەیلان میوانی ئێمە بوو لەسەر قەڵای هەولێر بوو ینی ئەمە دەتوانین بێکەوە گرەی بدەین ئاسەوارەکان یەکێکە لەو ڕێگانەی دەری دەخات مێژووی هەر نەتەوەیەک لەکوێوە سەری هەڵداوە ئەمڕۆ لە ڕێگای ڕگەیەک و دیدارێکی تایبەت لەگەڵ بەڕێبەری مۆزەخانەی سلێمانی سۆڤان ئاشنان دەکەین بەشێکە لەو کەرستە و کەلوپەلانەی کە لە مێژوو شارستانی جیاوازەکان هەبووە کۆکراونەتەوە جا ئەم مۆزەخانەیە ئەو کارانەی نمایش کردووە ئەمەش هاوکارمان دالیا وەک کاگەیلان ئاماژەی کرد ئەمانوێت کامێرەکانمان لە زۆرترین شوێنەکان هەبن لە کاتێکا کە کارێکی هونەری هەیە پێشنگایەک هەیە یاخود ئێمە شوێنێکی تایبەتمان هەیە لە کوردستان زیاتر بیناسێنن بە مۆزەخانەکە ئەمانەوێت خەڵک زیاتر ئاشنا بکەین و بەش و ئەو پێکاتەکانی ناو مۆزەخانەکە مۆزەخانەی سلەیمانی لە ساڵی 1960 دروست کراوە بە دووهەم گەورەترین مۆزەخانە لەسەر ئاستی عێراق و یەکەمین مۆزەخانەش لەسەر ئاستی هەرێمی کوردستان دادەنرێت. ئەو پارچە شوێنەوارانەی لەناو مۆزەخانەی سلەیمانی نمایش کراوە بریتین لە سەرجەم ئەو کەلوپەل و شوێنەوارانەی مرۆڤەکانی نیشتجی سەر ئەم خاکە کە لە دوای خۆیان بەجیان هێشتووە لە سەردەمی چاخی بەردینەوە دەست پێ دەکا بە سەردەمی ئیسلام کۆتایی دێت. خانووک و بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانی ئەمڕۆ لەگەڵمانای سپاس دەکەین ئەمانەوێت بەشێک لە مێژووی ئەو شتانەی کە لێرە نمایش کراوە پێمان ئاشنا بکەیت.
من خۆشحاڵ ئەبم کە ئێوە ئەمڕۆ هاتون سەردانی ئێمە ئەکەن و بەرنامەیەک ئەکەن لەسەر مۆزەخانەی سلێمانی لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە کەسانێکن سەردانی مۆزەخانەیان نەکردو بەس بەڵام ئەتوانن لە ڕێگەی بەرنامەکەی ئێوەوە مۆزەخانەی سلێمانی ببینن. مۆزەخانەی سلێمانی دەوڵەمەندە بە چەندین پارچەی شوێنەواری، هەموو سەردەمە شوێنەوارەکان لە مۆزەخانەی سلێمانی جێگەی بۆ تەوانێ و هەموو پارچەکانی تێدایە کە کەسانی گەن سەردانی ئەکەن ئەتوانن لە نزیکە و شارستانێتی هەموو سەردەمەکان ببینن. سەرتا لێرەوە دەست پێەکەین ئەمان بۆ کێ گەڕێتەوە چیتیان نمایش کراوە؟ بەڵێ ئێمە سەرەتا لە مۆزەخانەکەمان بە هۆڵێک دەست پێ ئەەکەین گەلەری پێشمێژوو. ئێمە هێناومانە بە ناونیشانێک ئەم گەلەریە ناوێکی تایبەتمان بۆ دانەوە کوردستان لانکەی شارستانێتیە. هەر لە سەردەمەکانی زووەوە کوردستان لانکەیەک بۆ شارستانێتی هەمومان بیستومانە یەکەم مرۆڤ لە کوردستان دۆزرایەوە مرۆڤی نەندەتاڵە ئەشکەوتی شانە دەربووە. ئێمە هێناومانە شکلی ئەشکەوتێکمان بۆ ئەم سەردەمە دروست کردووە کە سەردەمێکی پێشمێژوو هەتا ئێستا ئینسان نەگەیشتە دارزیانی شارستانێتی و هیچ شتێکی وان نیە، تەنها ئەو پارچانەی تێدایە کە زیاتر ئامێرە دەستیەکان و لەبەر دروستکراون و شتی زۆر سادە و سەرەتایی تێدایە ئەم گەلەریە. بۆ سەردەمی بەردین ئەگەر بگەڕێنەوەوانێ لێرە چی دۆزراوەتەوە؟ ئەو شتانی کە دۆزراوەتەوە زیاتری چ شوێنێک بووە؟ گەلەری پێشمێژوومان چەند بەشێک ئەگرێتەوە. یەکێک لەوانە سەردەمی بەردینی کۆنا کەمە زیاتر ئەو پاچە کۆڵانەی تێدایە کە لە ئەشکەوتەکانە بەکار هاتووە وەکو ئەشکەوتی هەزارمێردمان هەیە، بەردەبەڵکەمان هەیە، زەرزیمان هەیە. ئەمانە هەرچەنە پارچەی بەردن و بچووکن بەس گرنگی تایبەتی خۆی هەیە. هەروەها سەردەمی بەردینی ناوەڕاستمان هەیە کە ئەمە زیاتر ئینسان لە ئەشکەوتەکانەوە فێریشتی تر بوو ئەو کوڕاوی ئەکرد بە ڕێژەیەکی کەم شتی کۆ ئەکردەوە. ئەمە پارچەمان هەیە کە لە بێستان سوورەوە هاتووە کە چەند پارچە بەردێکە بۆ ڕاوماسی بەکاری هێناون. دەست و دۆڵمان هەیە کە ئەمانە شتی سەرەتاین. هەروەها سەردەمی بەردینی نوێمان هەیە کە ئەمانە زیاتر ئینسان لە سەردەمی بەردینی نوێیە پێشکەوت شۆرشی کوشت و کاڵی پەیدا بوو، فێری کوشت و کاڵکردن بۆ فێری ڕستن و چنین بوو. باش ئەگەر بینە سەر ئەو پێوەرانەی کە ئێوە دەستنیشانیەکەن بۆ منە سەردەمێک لە سەردەمەکەی تر جیاکەن و زیاتر چ پێوەرێکدانێت؟ ئەمە زیاتر کە ئەو کەسانەی کە تایبەتن بەو سەردەمانە کە هەمانن یان لێکۆڵینەوە ئەکەن زیاتر لە ڕووی تێستەوانەیە کە ئەم تێستە لێ کوردستان ناکرێت لە دەرەوەی وڵات ئەکرێت و بەپی ئەو پارچانەی کە ئەدۆزرێتەوە بەراوردکاری ئەکەیت و زیاتر بۆیە بڕیار ئێن کە ئەم پارچەی ئەگەڕێتەوە بۆ چ سەردەمێک و لە چ سەردەمەکە بەکار هاتووە. ئەم گەلەریەمان چەند شتێکی گرنگی لە خۆی گرتووە وەکو پێشتر ئاماژەم پێیان ناونیشانی بە ناوی چیرۆکانی نووسینەوە. یەکێک لەوەی کاتێگیتە ناوە لەم گەلەری ئێمە کۆنتترین پارچەمان هەیە کە پاچێکی دەستیە، پاچە کۆڵەیەکە کە هاتی خۆی لە ئەشکۆتا بەکارهێناوە لە ئەشکۆتی بەردەبەڵکە دۆزاوت و تەمەنەکەی 100,000 ساڵی پێشزاینە. هەروەها لەم گەلەریە یەکێک لەوانەی کە گرنگتریشت لای ئێمە لەوحەی گلگامێشە کە خۆی 12 لەوحەیە ئێمە یەکێک لە لەوحەکانی گلگامێشمان لایە لەوحەی پێنجەمێتی لەم گەلەریە دانراوە. هەروەها لەم گەلەریە ئێمە شۆکەسێکی تایبەتمان هەیە بە بازرگانی کە ئەمە چەند شتێکی لە خۆی گرتو ئەتوانین لەو شۆکەیسا ئێمە هەموو شتەکانی پیشانمێک کردکاتی خۆیان بۆ بازرگانی سەرەتا چی بەکار هاتوو، چۆن گۆڕانی بەسەردا هاتووە کە سەرەتا تۆکنیان بەکار هانیەوە دواتر گۆڕاوە کە دراویان بەکار هێناوە و چەند شتێکی تری تێدایە کە ئەو کەسانیان سەردان ئەکەن ئەتوانن لە ڕێگەی ئەو شۆکەیسەوە هەموو شتەکان بە جوانی بەڕوونی ببینن. ئەکێکی تر لەم گەلەریە چەند گۆزەیەکی گەورەی کە ئێوە ئەیبینن کە ئەم گۆزەیە ئەگەڕێتەوە بۆ چەند سەردەمێکی جیاواز کە بەکار هاتووە. یەکێک لەوانە ئەم گۆزەی کە لە بەردەم مایە ئەمە گەڕێتەوە بۆ سەردەمی ئیسلامی سەردەمی عەباسیەکانە کە ئەمە بە باربۆتین نەخشێنراوە کە ئەمە بۆ هەڵگرتنی ئاو بەکار هاتووە کۆمەرکانە لەو سەردەمە بەکار هاتووە. چی ئازانە ئەم بۆ سەردەما گەڕاوە؟ بەپی ئەو نەخشوشتەی کە لەسەرێتی وەکو پێشتر ئاماژەم پێیا باربۆتین کە ئەگەڕێت و تایبەتە بۆ سەردەما کەسانی تایبەتیشمان هەیە لێرە کە لەو سەردەمەیە کاریان کردو و لێکۆڵینەوەیان کردو کە دڵنیان کە ئەمە گەڕێتەوە بۆ سەردەمی ئیسلام و سەردەمی عەباسیەکانە. لەم بەشەیە زیاتر کۆکراوەی چ زەمانێک بەدیەکرێ و هەروەگەر بەمە سەر ئەو بابەتە بەپێ ئەو باسی کەتۆ بۆمانەکەی لە چەند شوێنی عێراق ئێوە شوێنەوارتان کۆ کردوتۆ لێرە نمایش کرا
چونکە ئێمەش بەشێکین لە عێراق کە ئەو پارچانەی هەیە لێرەیە کە لە هەموو عێراقا هەیە بێ لای ئێمەش هەبێت کاتی سەردەمی 1960 کە مۆزەخانەی سلێمانی دامەزراوە ئەو کاتە چەند پارچەیەکی شوێنەواری لە مەتحەفی بەغداوە نهێراوە بۆ مۆزەخانەی سلێمانی ئەمانە کۆپین نەخێر زۆربەی زۆری تقریبا لەوە ئەچێت ده پارچە کۆپی تێدا نەبێت لە مۆزەخانەکە ئێمە هەموو پارچەکانی لێرە پارچەی ئەسڵین و ئۆرتیناڵن کە هەیەن بۆی ئێمەش وەکو هەموو هاوڵاتێکی تر مافی ئەوەمان هەیە کە ئەم پارچانە لە عێراقا لێرە شەبێ چونکە ئێمەش هەر لە میزۆپۆتامی ئەوە هاتوین باشە بەشێکی زۆر لەو پەیکەرانەی کە هەیە هەستەکەم پەیکەری ئافرەتم لە چه زمانێکە زیاتر ڕۆڵ دراوە بە ئافرەت لە هەموو سەردەمەکانە گرنگی دراوە بە ئافرەت ئافرەت بەشێکی یعنی زۆر دیاریکراو بووە لە شارستانەتی عێراقا حتا ئافرەت سەردەمەکانی زوو خوداوەندی دایکمان هەیە چونکە ئافرەت سەرچاوی زیادبوون بۆ منداڵی هەبووە ئافرەتیان لا شتێکی زۆر پیرۆز بووە خوداوەندی دایکیان هەیە بە ناوی دایکەوە. بێ لەو بەشانەی کە پێشتر ئێمە سەردانمان کرد و بینیتان کارەکانمان چییە؟ بەشێکی ترمان هەیە لە مۆزەخانە کە مختبەرێکی بچووکە تاقیگەیەکی بچووکمان هەیە. هەموو پارچێکی شوێنەواریش پێویستی بەوە هەیە کە کاری لەگەڵ بکرێت چونکە زۆر پارچە هەیە پێویستە بەوەی کە ئیشی لێگەڵ بکرێت. ئێستا من خۆم بێ لەوەی کارێکی تریشم هەیە کە لێپرساوی مۆزەخانەم ڕۆژانش کاتێکی زۆر کەم ئەدۆزمەوانەیە کار لەگەڵ ئەو پارچانە ئەەکەم کە پێویستیان بەکاری چاکسازیە وەکو پارچەی گەڵینی بێت یاخود تابلێت بێ یاخود دراوەکانمان بێ. ئێستا لەم کاتەیە کە ئێوە سەردانتان کردین من خەریکی کاری ئەوم کاتێکم هەیە تقریبا سعاتێک کاتم هەیە سەرقاڵی پاکردنەوەی تابلێت ئەبم چونکە تابلێت یەکێکە لەو شتانەی لەگەڵ دراوە پێویست ئەکات کەسەکە زۆر بە شارەزایی ئیشی لەگەڵ بکات. باشترین هەل من هەمە بێ لەوەی کە کاری سیانی ئەەکەم و چاکسازی ئەەکەم شوێنەوار ناسیشم. ئەمە من ئەتوانم کاتێک سەیری ئەم دراوەیە ئەم تابلێتە ئەەکەم نووسینی لەسرە بێ لەوەی شوێنەواری کۆنیشم تەواو کردووە. ئەمە بۆ من زۆر باشە کە ئەتوانم ئیش لەسەر تابلێت بکەم چونکە تابلێت هەمین نووسینی لەسرە. ئەوەی لە ڕابردوودا کراوە بۆتە شارستانەتیەک بۆ مرۆڤایەتی ئەوەی کە ئێمەش دەیکەین ئەمڕۆ دەبێتە دەستکەوتێک بۆ مرۆڤەکانی ئایندا. بەڵێ هەر وەک دەوترێ هاکار لە ڕێی کتێبەوە ئێمە توانی سەفەرکەین بۆ کولتورە جیاوازەکان لە ڕێی مۆزەخانەشەوە سەفەرەکەی بۆ سەردەمە جیاوازەکان سەردانی چ شوێنە مۆزەخانەکانی چ شوێنێکی کوردستانێک و کام شارانە ڕۆشتووی لە کوردستانی هەولێرم کردووە بەڵام مۆزەخانەی ترم بینیوە ینی لە ئیستانبول بینیوە و لە لەندەن بینیومە زۆر زۆر ناوازە بوو نەک تەنیا با بڵێن کەلوپەلی خۆیان مێژووی خۆیان هەکار هەست وڵاتانی مەسەلەن بۆ نمونە هی هەولێر تەبینی لەگەڵ سەردەمی وڵاتانی ئەوروپی هەستە چی بوو یان چاستێکەوە دروستکەوەی کە هی کوردستان بوو بینی هی کوردستان بێگومان چێژێکی خۆش هەیە چونکە تو ئاشنایەتی وەکو مێژوو وەکو خوێندنەوەکو باگراون لەگەڵ ئەوانی کە لە مۆزەخانەی هەولێردا بەشێکی هەیە بەڵام ئەوەی دیکەش ینی کە دەیبینیشتی جیاواز بێگومانەوە زۆر زۆر سنجڕاکێشە. من بەجددی ئەوەی مۆزەخانە بێت ئەها وڵاتانی دراوسێ خۆتواتنی تورکیا و ئێران و هی کوردستانم بین ئێرانیش دەڵێن زۆر ناوازێ بەڵام زۆر تایبەتاویش سەردەمانێکی زۆر جیاوازیان هەیە بە تایبەتی کە ئەو بابەتانە بینی کە هی سەردەمی مادەکانە بەشەی کووردە سەردەمی ساسانیەکانە بینیت ئەمانە هەر هەمووی جاوان دەوری هەخامەنشیان هەبووە ئەمانە سەردەمێکی زۆر جیاوازن جا ئەگەڕێی تۆ بۆ سەردەمە کۆنانەڵی مرۆڤ لە چ کاتێک و چۆن ئاوردە وردە لەگەڵ چرخی پێشکەوت ناهاتووە زۆر گرنگە. باش ئەچینە سەر بابەتێک جا مرۆڤ هەر ئەچێتە پێشەوە داهێنانەکە بێگومان لە هەر داهێنانێکیش خۆشترین بڕگە و کاتی ئەوەیە کە داهێنانەکە بکەی بە ناوی خۆتەوە هی خۆت بۆ خەڵکی پێشتر نەیکرد بێ جا گەنجێک لە دوهۆک داهێنانێکی کردو هاکار ناوی خۆشی خسۆتە سەر داهێنانەکە خۆیت ئەو ناوی ڕێیانە جا گەنجەکانی من چالاکن پڕوزەن لەگەڵ ئەوەشا لە بەردەستی باوکی فێری پیشەی ئاسنگەری بووە
و بەیاوەری باوکی چەندین جۆر ئۆتۆمبیلیان بەیەکەوە دروست کردووە لەگەڵ باوکە و کۆتاشتیش کە دروستیان کردو ئۆتۆمبیلە. ئۆتۆمبیلەکەش پێم وایە وەکۆی ئاماژەت پێدا بە ناوی خۆیەوە کردووە، ناوی ناوە ڕێیان کە ڕێیان و باوکی تا ئێستا 5 جۆر ئۆتۆمبیلیان دروست کردووە. هەر یەکێک لەم ئۆتۆمبیلانە ناوێکی کوردیان هەیە. دەڵێن هەوڵ دەدەین ئەم پیشە سازیە پەرە پێ بدەین و کاری باشتر و جۆری باشتری ئۆتۆمبیل دروست بکەین. ڕاستیان بووێت ئەو ئۆتۆمبیلانە جوان و بەهێز دیارن. بابیان بینیم زانی ئۆتۆمبیلی کورد. از سفرم از خلک دهوکمه کارمه جی حدادیه هم دنی که به تایر سر سواره دانین و ده سواره خو بین جور و فکرم ناش باب خوار گردی باب من بریانو که چند ترامبیل که چه کرین اوه که پاری کاریایی و هیزایی و او من اوه چه کری چه مده دا؟ درابم درگه تو چکم چونکو چکر ببرینو که به درگه آشتی ویراخی اونو که من جه وکری درگه که چکم که و بیتن از برینگیم چکر با ما به درگه بس اما مخصر را تاوت اتدا مکینه جمعت جه خلاص بونه منو که داشولی هم به هاتی نجور مکینه شوفرلت سلورادوه یا امریکیه گر یه یابانی یا پاتروله یا مدانه از سر یا درسته مکینه کاب قوته که بو وید شوله امپت کن گله خوش مکینه و یاریه که تتکرن سرانسری جهان همیه واترامبیلا بجنه یاری افروده تقریبا او 10 ساله او سابابم ویکاریت کرد بس که ساعت من ناویکاری دا و 4 ساله ساعتی مته دا بابەتێکی دیکەمان هەیە بابەتێکی هۆشیاری تەندروستیە کە زۆرێک لە دایکان لە بری شیری سروشتی شیری قوتوو بەکاردەهێنن بۆیە کۆمەڵێک ڕێنمایی و ڕێکاری تایبەت هەیە بۆ بەکارێنانی مەمەی شیری منداڵان و پاراستنی تەندروستی منداڵ بێگومان ئەم بابەتە زۆر پەیوەستە ڕەنگە زیاتر بە خانمان بۆ پێی خانمان دایکن بەرکەوتنی زیاتریان لەگەڵ منداڵەکانیان هەیە بەڵێ بێگومان تەندروستترین شێوەی شیردانی سروشتیە بەڵامی تر هەندێک جار هەندێک کێشە هەیە لە دایکەکە یاخود نەبوونی یاخود نەمانی دایکەکە ناچار ئەبێت ئەو منداڵە ئەو شیرەی پێ بدێت کە لە ناو مەمەشیرەکان هەیە جا شێوازی هەڵگرتنی چ جۆرێکی باشە ئەبێت چۆن بەکاری بهێنین تا چەنێ ئەتوانرێت شیرتیا بمێنێتەوە ئەمانە کۆمەڵە پرسیارن بۆ ئەو دایکانەی کە ڕەنگە یەکەم منداڵیان هەبێ یا هەندێک دایکیش هەیە دووهەم منداڵ و سێهەمێتی بەڵام پێشتر شیری خۆی پێداوە ئێستا ناچارە شیری مەمەشیرەکانی پێ بدات لێرە ئەمانەوێت لەلایەن دکتۆر هەڵوێست جەمالەوە کۆمەڵی ڕێنمایی و ڕێکاری تایبەت بە مەمەشیر بۆ دایکان باس بکەین بۆی کە مناڵەکانیان تەندروستتر بژین و تەندروستتر گەشە بکەن. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێست
لەم ڕۆژانەدا ڤیدۆی منداڵێکم بڵاو کردەوە کە دەیکوتن دایکێک نووسی بووی منداڵەکەم 4-5 مانگە ئایا کوتانی دەوێ لە کاتێکدا خۆی هەر لە لەدایکبوونیەوە چەندین کوتان و پشکنین هەیە دەبێت بۆی بکرێت و بە هیچ شێوەیەکیش دوانەخرێت بۆ دازانیم کە هەندێک بابەت لەوانەیە بەلای زۆر دایکەوە یاخود بەلای زۆر بمانەوە سادە و دووبارە بن بەڵام ئەو دایکانە یەکەم منداڵیانە نەیزان بۆیە ئەمڕۆ لەسەر مەمەی شیر و شیری منداڵ بە گشتی دەمەوێت قسەتان بۆ بکەم مەمەی شیر دەکرێت شوشە بێت یان پلاستیک یاخود تێکەڵەیەکی هەردووکیان بێت جاران لە هەندێک مەمەی پلاستیکیدا مادەیەکی کیمیایی هەبوو بە ناوی بیسفۆنۆڵ A کە بۆ منداڵ خراپ بوو بەڵام ئێستا کەمتر بەکاردێنرێت لە مەمەی منداڵاندا بەڵام هەروەکو ڕێکارێک ئەگەر مەمەی پلاستیکتان کڕی شتێکی چاک و کوالیتی باش بکڕن نەوەکو ئەو مادەی تێدا بەکارهێنرابێت دەمی مەمەش دەبێت بە وریایەوە هەڵبژێریت واتە لاستیکی مەمە ئەوی کە منداڵەکە لەوێوە شیرەکەی دەخوات هەر یەکەیان و جۆرە نەرمی و قەبارەیەکیان هەیە و بڕی ئەو شیرەی بە ناویشاندا دەڕوات دەگۆڕێت دەبێت چەندانەیەک تاقی بکەیتەوە تا بزانی منداڵەکەی تۆ کامیانی زیاتر بەدڵە و بە ئاسانی شیرەکە بە کامیان دەخواتەوە زوو سەرنجی دەمی مەمەکە بدە و ئەگەر هەستت بە گۆڕانی ڕەنگی کرد بۆ نەزەرد بوو یان تێکچوونی کرد بۆ منە بەشێکی درابوو یاخود تێکچوو بوو منداڵەکە شیرەکەی زۆر بە خێرایی دەخواردەوە لێوە و هەست دەکرد منداڵەکە پێ بێزارە دەست بەجێ بۆی بگۆڕ زۆریش پێویستە کە مەمەی شیرەکە و دەمەکەی پێش هەموو بەکارێنانێک بە ئاوی گەرم و پاکەرەوەکان بشویت بە قسەش مەکەیت مەمەی شیر مەخەرە نێو غەسالێ قاپشتنەوە چونکە دەرکەوتووە مەمەی پلاستیکی ئەگەر لە پلەی گەرمی بەرزدا دابنرێت وەک لە نێو غەسالەیەکدا بۆ نمونە هەندێک مادەی کیمیایی زیان بەخش دەردەدات لە کاتی گرتنەوەی شیرەکەشدا بۆ منداڵەکەت تەماشای شێوازی بەکارێنانی سەر قوتووی شیرەکە بکە تا بڕیە و ئاوە بزانیت کە پێویستە تێ بکەیت چونکە ئەگەر ئاوی زیاتر تێ بکەیت شیرەکە زۆر ڕوون دەبێتەوە منداڵەکە خۆراکە مادەی پێویست وەرناگرێت جگە لەوەش ڕێژەی خوێ لە ناو جستەی منداڵەکەتدا کەم دەکاتەوە ڕێگە خۆش دەکات بۆی منداڵەکە تووشی گەشکە بێت خوانەخواستە ڕۆژێک لە ڕۆژان خۆ ئەگەر ئاوی کەمی تێ بکەیت شیرەکە زۆر خەست دەبێتەوە منداڵەکە ئازاری گەدە و گوچیلەکانی بۆ دروست دەبێت ئەی ئەو شیرەی بە منداڵی دەدەین لە چپلەیەکی گەرمی دابێت ئەوەش بابەتێکی گرنگە ئاسایی ئەگەر شیری منداڵ شلەتێن نەبێت هەموو جارێک کەمێک سادیش بوو بێتەوە هەر دەتوانیت بیدەیتێ بەڵام ئەگەر زانیت منداڵەکەت شیری ساردەوە بوو ناخوا و حەزی لێ نییە دەتوانیت شیرەکە بە ئاوێکی شلەتێن بگریتەوە هە لە سەرەتاوە یان 1-2 خولەک ئاوی گەرم بکەیت بەسەر مەمەکەدا بەڵام بە هیچ شێوەیەک مەیخەرە ناو مایکرۆوەیڤەوە و بە مایکرۆوەیڤ گەرمی مەکەنەوە چونکە زیان و مەترسی دیکەی لێ دەبێتەوە دوای ئەوەی شیرەکەی بۆ دەگریتەوە بۆی بزانیت پلەی گەرمیەکەی باشە یەک قەترە لە شیرەکە بخەرە سەر پشتی دەستت واتە بیخەرە سەر ئەم بەشەی دەستت مەیخەرە خوارتر و نزیکی مەچەک و ئەوانە چونکە ئەم بەشانی دیکەی جستت زۆر هەستیار نین بە گەرمی و باش هەستی پێ ناکەیت بەڵام ئەم بەشەت زۆر هەستیارە و زۆر باشی هەستی پێ دەکەیت کە پلەی گەرمیەکەی لە چ ئاستێکدا کاتێکیش شیر دەدەیت بە منداڵەکە کەمێک سەری با بەرز بێت و چاو لە سەری بێهتاوەکو بزانی کەی تێرە بێ مناڵەکەت هەوڵ بدە خۆت دەستێکت بە مەمەکەەوە بێت و هەروە بەجێی نەهێڵی دایمەن کە شیرەکەی پێدەدەیت با دەستێک لە سەری بێ یان لە پاڵیا بوەستە چکە خوانە خواستە پەڕینە قورگێکە شتێکە هەرجگە لەوانش منداڵەکە ئەگەر زۆر جوڵە جوڵ بە مەمەکە بکات و شیرەکە بچێتە ئەم لاولای دەمیەوە ددانەکانی زووتر کلۆر دەبن ئەگەر ددانی لێ دەرهات بێت و ئەگەری هەوکردنی گوێیەکانیشی هەیە اینجا کە منداڵەکەت لە شیرەکەی تەواو بوو خۆی پێتەڵێ دەرەکەوێت یان ڕوەکات بەو دیوایان پاڵی پێوە دەنێت بەوەیە دەزانیت کە تەواو بۆ لە شیرەکە یەکسەر مەمەکەی لێمەسانە یەک چانسی تریان بەرێ پێشەوەی مەمەکەیان لێ بسەنیت ئەگەر هەر نەی خوارد اینجا مەمەکەی لێ وەرگرەرەوە زۆریشی لێمەکە کە هەرچی لە ناو مەمەکەدایە تەواوی بکات لەبری ئەوە شیرێکی کەمتریان بەرێ بەڵام زوو بیانەرێ دوای شیرەکەش تۆزێک بەرزیان کەرەوە با نزیکەی 20 خولەکێک بەڕێکی بۆستن دەکرێت ئاوا بیان وەستێنی یاخود بیانی بەسەر شانتە لەو ماوەیە کە یاوتە بەسەر شانتا چەند خولەکێک بە نەرمی بکێشن بە پشتیدا تا ئەو هەوا زیادەی لە گەدەیدا و لە بۆرەکانی هەوایدا کۆبووەتەوە بێتە دەرەوە ئەگەر سەرڕای وەستاندنی بە پێوە 20 خولەک بە پێوە وەستاندت یاخودیات بەسەر شانتە و کێشاشت بە پشتیا منداڵەکەت هەر زوو شیرەکەی هەڵهێنایەوە وەک لە زۆر منداڵدا دەیبینین تاوەکو 45 خولەک یاری و گاڵتەوگەپی لەگەڵ مەکەن و
دەشتوان شیرەکەی بۆ بگۆڕن چکە لەوانەی شیرەکەشی پێنەکەوت بێت ئەگەر ئەم شتانت هەمووی کرد هەڵتساندەوە بۆ 20 خولەک یاد بە پشتیا و شیرەکەش بۆ گۆڕی و بۆ 45 خولەکیش یاریت لەگەڵ نەکرد و هەر ڕشادەوەی زۆر بوو دەتوانیت ئەو کاتە پیشانی دکتۆرەکەی بیتەوە زۆر گرنگە ئەوەش بزانن کە نابێت شیری ماوەی ناو مەمەکە لەگەڵ شیری تازە تێکەڵ بکرێت هەر شیرێک لە نێو مەمەکەدا مایەوە دەست بەجی بیڕێژن ئەگەر شیری گیراوەش بەکاردێن ئەوەی حازریەکان دەبێت دوای کردنەوەی بتڵەکە تاوەکو 48 کاتژمێر شیرەکە تەواو بکرێت و لەو ماوەیەشدا بە بەردەوامی لە نێو بەفرگردا هەڵبگیرێت ئەو دایکانەشی شیری خۆیان هەڵدەگرن دەتوان تا 7 ڕۆژ شیرەکەیان لە نێو بەفرگردا هەڵگرن تۆ ئەوە تێک دەچێت ئەگەریش لە نێو فرێزەردا هەڵیانگرت تا مانگێک شیری خۆیان کێشەی نابێت لە نێو فرێزەردا بە هێوای تەندروستێکی باش بۆ خۆتان و منداڵەکان بگومان کە باوکی ئەو سەردەمە باڵێن زیاتر دەبی تۆزێکی زانیاریش لەسەر شیر دەبی بازام زانیاری چی هەیە زانیاری ئەوەیە کە دکتۆر باسی نەکرد ئەوەیە کە نابێت لە چل دەرەجە زیاتر گەرم بکرێ ئاوی شیرەکە باوکێکی هەم میهرەبانی هەموو سپاس بۆ ئێوە کە لەگەڵ ئێمە بوون بەم بەیانی خۆشحاڵ بوون زۆر سپاس کە لەگەڵ مابوون تا ساتەوەختە بەجێتانە هێڵین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ